دیارە ئەو بارودۆخەی کە لە ئێستاە لە وڵاتی ئێران و بەتایبەتیش لە نێو ڕۆژهەڵاتی کوردستانە ئەگوزارێت لە تەواوی میدیاکانی جیهانەوە پشتگیری بۆ تەواوی ئەو بابەتانە بەنجامەگەێنێت و هونەرمەندانیش بەشێکن لەم بابەتە و هونەرمەندانی کوردیش بێبەشنین لەوەی کە هەمیشە با بەرهەمەکانیان پشتیوانی لە هەر بارودۆخێکا بکەن کە میلەتەکان بەسەریەت. هونەرمەند نەجمەدینی غوڵامیشێکێکترە لەو هونەرمەند و دەنگ و سەدا تایبەتانی نێودنیای گۆرانی و موزیکی کوردی کە لە ئێستاە بە بەرهەمێک لەژێر ناونیشانی کیژی کورد کە سرودێکە پێشکەشی کردووە بە ڕۆحی ژینە ئەمینی. هونەرمەند نەجمەدین غوڵامی سرودی کیژی کورد بڵاوەکاتەوە و سرودەکەش پێشکەش بە ژینە ئەمینیەکات. کیژی کورد هۆنراوەی ناسەر حسانیە و میلۆدەی نەجمەدین غوڵامی و میکس و ماسرین و ئەرەنجی لەلایەن شادمیر نامەوە بۆ کراوە. چه خوشکن چه سربرزو چه عذابو نزنجیرات چی عیددوان ورن لوبر نبروانن بپیواکی جی کردم ره دیواش ماش خلیلکن کشاری كشاري مقرداقري